ئێرە ناحی بیارەیە لە هەورامان. هەوڵەکان چڕکراونەتەوە تا ناحیەکە نازناوی گوندی گەشتیاری جیهانی وەربگرێت. بەوەش ناوچەکە لە ڕووی گەشتیاری و بازرگانی و ئابووریەوە پێش دەکەوێت. ئەگەر شەڵاو نازناومان وەرگرت لە مەراسیمێکی عالەمی بۆ ئەکرێ و بیارە چێتە سەر نەخشەی گەشتیاری جیهانی بۆ 2025 لە ڕووی مارکێتین و بازارکردنەوە هەوڵێکی تەواو زانستیە بۆ ناساندنی هەرێمی کوردستان و ناو سنووری پارێزگای هەڵەبجە و بە تایبەتتر بیارە و لە هەمان کاتا بێت بەوەی کە دەرفەتێک گەشتیاری بیانی زیاد بکرێ بەس برانی عەرەب نەبن و گەشتیارمان لەسەر جەم وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و وڵاتانی ناوچەوەکە و کەنداوە زیاتر بۆ بێت. دەستەی گەشت و گوزاری عێراق بە وردی چاودێری تایبەتمەندیەکانی ناحیەکە دەکات. هەڵکەوتەی جوگرافی و سروشت و ژنگی ناوچەکە و دەیان تایبەتمەندی دیکەوای کردووە بیارە نازناوەکە وەربگرێت و ساڵانە هەزاران گەشتیاری ناوخۆ بیانی سەردانی بیارە دەکەن. ناوچەکەیان بەلاوە جیاواز و سەرنج ڕاکێشە. الأجواء كلش حلوة هنا. کەشوهەوای ئێرە زۆر خۆشە. دوانیوەڕۆیە و نزیکەی کاتژمێرێکە هاتووینەتە ئێرە. کەشوهەوا زۆر خۆشە. چوینە سەرەوە بۆ ناوچەی بیارە. بوونی ئاو و سەوزایی لە ناوچەکە، هەروەها دوکان و کۆشکی خواردن و کەلوپەلی کلتوری ناوچەکەیان زۆر جوان کردووە. کەشوهەوای ئێرە زۆر خۆش و نایابە. بە تایبەتی بیارش هەڵکەوتەیەکی باشی ئەم هەواکشی فێنکە. پێم وایە ئەو هەوڵی ئەگەر هەوڵێکی جدی بێ کارێکی باشە بۆ ئەم ناوچەیە و تاسەوەرەکەم زۆر شوێن گەڕام بەس هەڵکەوتێم ناوە لە بەری سروشتێکی ئەتوانی بڵێ سروشتەکەی تەبیعیە، هەڵکەوتێکی تەبیعی هەیە. هیوادارم حکوومەتە هۆڵە بەشدی وەرگێ وەکو پرۆژەکانی کەی نەبێ ئەمە ئیسفادەی زۆر باشیە بۆ خەڵکی ئەم دەیە بۆ هەرێمی کوردستان بکرێ بە گەشتیاری خەڵک لە هەیەسەر لە وڵاتانی دەرەوە سەردانێکە ئەو کاتە تۆ حساباتی کەی لەگەڵاکرێ ئەو کاتە گەشتیاری بیانی زیاتر ڕووی تێگا خەڵکەکە زموجوڵی هەیە لە ڕووی کەسابەتەوە. چەند جارێک هاتووم بۆ بیارێ ینی حەز بکرد چەند جارێکش هاتوچووی کەم ینی سەردانی کەم بۆ ئەمە لە بەرەوەی ماڕاستی ناوچەیەکی سەرنجڕاکێش ینی پەشیمانی لە هاتنەکەی. سەرەتای ساڵی داهاتوو کێبڕکێکە ئەنجام دەدرێت. دەیان شوێنی دیکە لە سەراسی جیهان نازناوەکە وەردەگرن و دەچنە ناو پێشبڕکێکەوە. بە ناساندنی بیارە وەک گوندی گەشتیاری جیهانی ئەوە ناحیەکە ناوی دەچێتە ناو نەخشەی گەشتیاری جیهانی. ئەوەش بۆ عێراق و هەرێمی کوردستان گرنگە و لە ڕووی بازرگانی و ئابووری و کردی گەشتیاریەوە زیاتر دەبوژێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بیارە.